ڕووداوەکان وەک خۆی دەنووسینەوە. لە ناو دڵی ڕووداوەکان ئامادەین و سەڵ لە هیچ ڕێگریەک ناکەینەوە. وێنەکانیش وەک خۆی پیشان دەدەین. ئێوەش ڕاستیەکان وەک خۆی ببینن. لە باخی ئیمان و ئەخلاق و کەلتوری ڕەسەن وشەکان دەستە چن دەکەین. لە پەیامەوە ماڵەکانتان پڕ دەکەین لە بۆن و بەرامەی ژیان دۆستی. دەست بەدەست نوێژەوە خەریکی نیشتیمان سازین. پەیام بۆ هەمیشە بەڕاستی و ڕاشکاوی دەمێنێتەوە. ئێرە پەخشی سەرەکی و کۆنتترۆلە لێرەدا چەند کارمەندێک بە سێ وەجبەی جیاجیا کارەکانیان ئەنجام دەدەن. ئەمڕۆ کاک عەبدولخالق لێرەیە. کاک عەبدولخالق سڵاوی خوا لێبێ. سڵاو لێبێ. تەنووسی باشە دەمەشیرین کە پێشەم شتێ. دەستەکانی خۆش بێت. سەلامەتی. زۆر سپاس. سەبارەت بە ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام 17 ساڵی تەمەنی تێپەڕ کردو و پێی ناوەتە 18 ساڵی تەمەنیەوە. بەڵێ. پەیامی تۆ چییە؟ وەڵام من پڕ بەدڵ پیرۆزبایی یەکەم کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی لە خۆم و لە هەموو هاوکاران و بەڕێوەری کەناڵی ئاسمانی پەیام و هەموو خۆشەویستانی کە ڕۆژێک بێک و ئیشمان کردووە لەم کەناڵە. وا ئەوەی کەلام گرنگە زۆر خۆشحاڵم کە کەناڵی پەیام هاوسەنگێکی زۆر باشی ڕاگرتووە لە ئەوەی کە ینی زیاتر خۆشحاڵمانەکە کە خزمەتکردنە بە دین و ژینی خەڵک ئەو شتانی کە لە لای ئێمەوە پەخشە بێ شتێکە ینی میوانی هەموو خێزانێکی تاکی کوردستانە خزمەت بە دین و ژینی خەڵکی کوردستانەکەن زۆر خۆشحاڵم کە من لەم کەناڵە دەستێکم هەیە و خۆش ینی زیاتر لەوە کە من خۆم بە یەکێک لە یەکەمەکانی ئەم دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیام لە یەکەمەوە تا ئێستا لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستانە ئیشم کردووە. هەشتان ساغ بێ. کاک عەبدولخالق ئیشەکەی ئێوە ینی بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە چونکە لە دەستی ئێوەیە ئەوەیە چێتە سەر شاشە. وردەکاری و ینی گرنگی دانتان بە ئیشەکەتان چۆن چۆنیە ینی تا چەند دەبێت زۆر بە وردی ئەوەی کە هەیە بچێتە سەر شاشەوە ینی پەخش بکرێ. وەڵای کاک دانیار ئەوەی کە گرنگە لە ڕاستیە ئەوەی کە دەرهێنەر بێ بەپێی بەرپرسیارەتیەکان ئیشەکان نەگۆڕێ. لێرە دەرهێنەر بەرپرسیارەتی تیمەکەی مو لە ئەستۆیە لەبەرەوە هەمیشە تۆزێک ینی خۆمان بە بەرپرسە زانین پەرامەر بەو شاشە مەشتێکیش نییە کە لە دەستت دەرچوو بتوانین بیجارێتەوە. ژووری کۆنتترۆلی پەیام ئەخیر ژوورە ئەخیر فلتەر ئەخیر شوێنە کە شتەکان لێرە چێتە پەخشەوە لێرە هەچی لە دەستت دەرچووە چێتە پەخشانە. لەبەرەوە لەوانەیە تۆزێک هەندێک جار جۆرێک لە ئینتیزامات و جۆرێک لە ئەوەی کە مەسەلەن هیمین ینی لە ئیشەکەمانە تۆزە تووڕە دیاربین بە شتێکە بە ئاسایی بزانن ئەو ئیمکاناتش لە ڕاستیە کە لە بەردەستی ئێمەدایە ئێمە هەر کارمەندێک لێرە هەر کەسێک لێرە ئیشی چەند کەسی کەناڵەکانی ترەکەین لەبەرەوە زیاتر سەخت و زیاتر فشارمان لەسرە وە زیاتر مەشغوڵترین بۆیە هەستەکەم ئەو بەرپرسیارەتیە ئەو چەند ئیشەکە ئەکەوێ بە سەرمانە زیاتر وامان لەیەکە کە هەست بە بەرپرسیارەتێکی زیاتر بکەین ینی تۆزێک تووڕە دەرکەون لە ئیشەکانمانە. پێویستە کەناڵی ئاسمانی پەیام بۆ ساڵانی داهاتووتری پلانی چی دابنێت چی دیکە پێشکەش بە بینەرەکانی بکات؟ وەڵاهی بەو ئیمکاناتە کەمەی کە لە بەردەستمانایە باشە ئەمە زۆر جار لە زۆر شوێنێ دەڵێم ئەو ئیمکاناتە کەمێک کە لە بەردەستمانایە تمۆحی ئیشمان زۆر زۆرە و بەرنامەی زۆر جوان و زۆر چاکمان هەیە بەڵام هیوادارم بەراتی کەناڵی پەیام هەستەکەن چەند فەراغێک هەیە باشە لە بەروێمە کەناڵێکی هەرچەند کەناڵێکی سیاسین بەڵام بەشێکی تری گرنگیدا مادا بە بەشەکانی تر ئەگەر بکرێت چەند بەشێکی تری بۆ زیاد بکرێ ئیشێکی باشە. زۆر سپاس دەکەین کاک عەبدولخالق. خۆش یاخوا خێر بێت. زۆر سپاس. دەچمە لای کاکردی یەکێک لە کامێرەمانەکان نێو ستۆدیۆیە بەڵام ئێستا لە بەشی دەنگە لێرە وەرێگرم
لەوێ لەوانێت کەمێک تاریک بێ شوێنێک بەس ئێستا ئێرە زۆ باشە کاگەری سڵی خوا لێ تەرسی باشە دەمەشیرین کە پیرۆز بێت دووبارە جەنابێت کەناڵی ئاسمانی پێیان بە ئەزمموی خۆت بەکارکردنی خۆت لێرە چۆن هەڵێ سنگێنی تا چەند ئاسوودەی لەگەڵی شەکەتە بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان پیرۆزبای لێوێ بەڕێز لە خۆم و لە سەرجەم کارمەندان و هاوڕێیانمەکەم لە کەناڵ بە ماڵی دووەمی خۆم ێزانم باسەکەی بەشێکی ژیانی من لێرەیە پیرۆزبای لە بینەرانی بەڕێز بیسەرانەکەم کەناڵی پەیام جێگەی شانازیە بەڕاستی ڕاستی وێنە وشە ئەو خزمەتە زۆرەکە لە بەرنمەکانیان کردویانە بە بینەران و بیسەران بە لە ڕێگەی بەرنمەکانی بەخشین بەرنمەکەی ئەوەی بەڕێزەوەکە خەڵکی سەرەتای ڕۆژێکی نوێەوە کارمان پێکەوەیە لەسەر سفرەی بەیانی ئاشنابن بە پرۆگرام و بەرنمەکانی کەناڵی ئاسمانی پەیام سپاس بەخوای گەورە جێگەیەکی گەورەی هەیە لە دڵی بینەران و بیسەرانی کوردستان و هاونیشتیمانەمان لە دەروی وڵاتیش پێت باشە کەناڵی ئاسمانی پەیام بۆ داهاتوو بەرنامێکی دیکە هەیە بێت چی گرنگە بۆ کۆمەلگای ئێمە بۆ پێکە جەنابەت لە نێو خەڵکیدا ئەزمموی هەیە لە بواری ڕاگەاندن بەڵێ وەڵی هەر کەناڵێک کۆمەڵێک پرۆگرامی تایبەت بەخۆی و پرەنسیپی تایبەت بەخۆی هەیە بەڵام پەیام ئەوەی کە هەیە بابەتە دینیەکەیە و پەروەردەیەکانە و پێشتر کە درامای هەبوو هیوادارین ئەوەش جێگەیەکی بۆ بکرێتەوە ئینشاءڵڵا خەڵکیار حەزی لێ بەتاکیت پێجی تلیگرامەکەیەوە لینکانە هەر هەن بەڵام ئەگەر لە شاشەکەشەوە هەبێ ئەو شتێکی زۆر باشترە بێت دەستە خۆش دووبارە زۆر سپاس پیرۆز بێ سپاس. ئێستش گشتی هەواڵەکانی کاتژمێر دوی پاژنیوەڕۆیە کاگارێز لە گشتی هەواڵایە خۆی ئامادەکات و بۆ گشتی هەواڵەکان پیرۆزە تەمەشیرینکە با زۆر کاتە نەگرین ئینشاڵڵا بەوێی سەرکەوتن دەستە خۆش بێخ.